مامۆستا کەسێک لەسەر هەر موسڵمان نەبێت لە بنەڕەت و لەسەر دینێکی تر بێت بێتە سەر ئەم دینە ئەبێ ڕێکارەکانی چی بکات؟ قوربان طبعا ئێمە ئەم ئیسلامە 5 پایە هەیە. بني الإسلام على 5. یەکەم پایە شهادة أن لا إله إلا الله توحيدا وأن محمدا رسول الله. أم توحيدا أم جواهدانا بويكوا هيج برسترايك بحق نيجا الله نبيت وشاهدي أدم جواهي أدم كمحمد رسول الله صلى الله عليه وسلم رسول بيانبري فايا إنجا الدعائي دوم بايا وإقام الصلاة كأم شهادتي هنا أبين يجبكات إنجا النيوش هيج عزريكي نية يعني أجد تنها ضلت إشكات أبين يجبكات بلام أواني تر هموي عزري هي يعني هموي خواهي بالوكات أسان كاري والكدوة وإقام الصلاة إنجا وإيتاء الزكاة أجر مالت هبو إنجا زكاة دي حد نصابي يشتغل وحال عليه الحول صالحي شي بسرعة شو إنجا زكاة دي أي أجر مالت هبو زكاة مالي إنجا وصوم رمضان صوم رمضانش أجر هيزت هبو توانات هبو نخوش نبوي فكوتن نبوي عزر نبو أو كاتا أبي بيجري إنجا وحج بيت الله الحرام إن استطعت إليه سبيلا حجش أجر توانات هبو ماديا ومعنويا أجر توانات نبو كواتانا يجري بۆیە دوو پای زۆر گرنگی ئەم ئیسلامە هەموو کەسێک ئەبێ بیکات و هیچ عوزرێکی نییە. ئەویش چییە؟ تەوحیدە لەگەڵ نوێژەکەیە. تەوحیدی و نوێژەکەت چاک بوو ئینشاءڵڵا لە قیامەتیشا سەرفرازە بیت. ئینشاءڵڵا مامۆستا. وەڵای مامۆستا من کەسێکم لەگەڵایە لەسەر ئەم دینە نەبووە الحەمدوللیلا ئەم ڕەمەزانە هاتووتە ناو موسڵمان و بوو بە موسڵمانە سوپاس بۆ خۆی گەورە. سە لەگەڵ منە الحەمدوللیلا نوێژەکات و ڕۆژۆگرێت یعنی جوان فێری شتەکان نەبووە. کەسێکی وایش نییە ینی زمانەکەمان یەک نییە تا جوان تێ بکەێنم پێگەی زمانی باش نییە. چی زمانێکی هەیە؟ بە ئیتاڵی بە سەربی قسەیەکەوە. برا شەریکەکەم حەد بنووسە داعیەکانی ئیتالیا ئەوانەی کە بە ئیتاڵی داوا ئەکەن ئەوانە لە یوتیوب ڕابکێشە و پیشانی بە. زۆر باش ناسە خۆلەکە قسەکەت مامۆستا بەس کاتەکەی ئەیرە ئەوە نییە بە ڕۆژە ناتوانم زۆر موبایل بەکاربێنم جادێ بە شەوە بەشەو ڕۆژی ئەویش موبایلی پێ نییە ئەو کەسە لەگەڵما جا مۆبایلی بۆ بکڕە قوربانگیا مۆبایلی بۆ بکڕە و ئەو شتانی بە مۆبایلە هەمووی بۆ بنێرە و خزمەتی بکەیتەوە گەورەترین نیعمەتە تۆ بتوانی کەسێکی ئاوا لە جەهەنەم بخەنی. الحەمدوللیلا وەڵی سوپاس و ستایش بەخوای گەورە مامۆستا زۆر بەتونی گرتوێتی خۆی. خوا یارمەتیدا خوای گەورە.